خانەنشینکراوان و خەبات لە دژی زۆرداری و هەژاری. ڕۆژی چوارشەممە 31 مانگی خاکەلێوە 4 ڕێکخراوی خانەنشینکراوان لە پەیامێکی هاوبەشدا بە بۆنەی هاتنی ڕۆژی جیهانی کرێکار و معلم نووسیان لە شرایطێکدا کە دەوڵەت و هێزی سیاسی دەسەڵاتدار ڕێگەی ڕادەربڕین و بەدواداچوونی خواستەکانی ڕاستەقینەی خەڵکی زەحمەتکێشیان بەستووە و بەدواداچوونی خواستەکان تاوان بە ئەژمار دێنێت، بەڵام دیارە دەنگەکان تکب ناکرن. لەم پەیامە هاوبەشەدا هاتووە کە هاوکات بوونی ڕۆژی جیهانی کرێکار و ڕۆژی معلم لە 11 و 12 گوڵان بەستێنێکی بۆ بەرزکردنەوەی خواستی هاوبەش بۆ بەهرەمەندبوون لە ژیان و گوزەرانێکی شیاوی لە ڕۆژی کرێکاردا پێکهێناوە. دەورانی خانەنشینی و بەساڵاتچوویی لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا مەترسیدارە، یەکێک لە نیگەرانیەکانی خوڵی لاوانی لەسەرکار کە دایک و باوکی پیریان هەیە بەساڵاتچوویی و خانەنشینیە، لەبەر ئەوەی کە دەبینن ژیانی خانەنشینکراوان چەندە سامناکە. عەلی دێحقانکیا بەرپرسی کانونی خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی ئوستانی تاران دەڵێت زیاتر لە یەک لە سەر سێی خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی لانی کەمی حقوق وەرەگرن، ئەم پارەیە تەنها بەشی 10 ڕۆژیانەکات. ئەحمەد دیلبەری بەرپرسی ئەنجومەنی بەساڵاتچوانی ئێران تەنانەت وتوویەتی کە 55% بەساڵاتچوان ئەو داهاتە کەمەشیان نییە. بە پێی راپۆرتێک کە ساڵی پار بڵاو بووەوە، ڕادەی هەژاری لە نێوان ژنانی بەساڵاتچوو خانەنشینکراو زۆرتر لە پیاوانە. 40% ژنانی بەساڵاتچوو لە هەژاریدا ژیان بەڕێ دەکەن. ژمارەی بەساڵاتچوانی خانەنشینکراوی هەژار لە هەندێک لە ئوستانەکان گەلێک لە ئوستانەکانی ناوەندی زۆرترە. لە سیستان و بەلوچستان 70% بەساڵاتچوان لە ژێر هێڵی هەژاریدا ئاژین و نزیکەی 88% دانیشتوانی ئاواییەکان لە بیمەی خانەنشینی بێبەرین. بەساڵاتچوان دە لە سەی حەشیمەتی ئێران پێکدێنن، یعنی زیاتر لە 8 ملیۆن کەسن و ڕوو لە زیادبوونیشن. کۆماری ئیسلامی هیچ بەرنمەیەکی بۆ باشتربوونی ژیانی بەساڵاتچوان و خانەنشینکراوان نییە و بەکردەوە ئاگالێبوونی بەساڵاتچوانی بە مناڵەکانیان کەسانی نزیک و کەسانی خێرخواست پاردووە. دەسەڵاتدارانی ڕێیاکار و درۆزنی ڕژیم و ڕاگەیەنەرەکانی سەر بە ئەوان بەڕواڵەت بەساڵاتچوو وەک ئینسانێک کە لە ڕۆژە سەختەکانی ژیان هاتووەتە دەرێ بۆتە ئینسانێکی بازمونتر، کارزانتر، تێگەیشتووتر، زاناتر و کامەڵتر پێناسە ئەکەن و بەم جۆرە پێیاندا هەڵدەڵێن و بەڵام بەکردەوە هەژار و بێمافیانەکەن. بەڵام خانەنشینکراوانی ئێران تەسلیمی چارەنووسێکی موسیبەتبار کە کۆماری ئیسلامی بۆیانی خوڵقاندووە نابن. ئەوان بەکارکردن و بەخەبات دەشتنە شەڕی ئەم چارەنووسە و کۆماری ئیسلامی ڕسوا دەکەن. یەکێک لە ئەم خانەنشینکراوانە کە ڕاگەیەنەرەکانی ڕژیم لەوان وەک بەساڵاتچووی کرێکار ناو لێ دەبن بە هەواڵنێری یەکێک لە هەر ئەو ڕاگەیەنراوانەی وتووە کە لە ڕۆژەکانی بەساڵاتچوویدا ناچار بووە چەند بەرابەری دەورانی لاوێتی کار بکات. ئەوان لە مەسیری خەبات لە دژی برسیەتی ناچار بوون تەنانەت خۆیان لە بارودۆخی سەختی کۆرۆناییدا کار بکەن و لە کەرامەتی ئینسانی خۆیان بەرگری بکەن. کاربەدەستانی داماوی کۆماری ئیسلامی کە توانای بەڕێوەبردنی کۆمەڵگەیان نییە لەلایەک و بەکردەوە بارودۆخێکیان پێکهێناوە تا خانەنشینکراوان بە حقوقێکی مەمرە و مەژی جەستەیان بخەنە بەر چەوسانەوەی توندی خاوەنکاران و لەلایەکی دیکەوە ئەم کرێکارە بەساڵاتچوانە وەک یەکێک لە هۆیەکانی بێکاری لاوان بناسێنن. بەڵام لاوان بە پشتیوانی لە بەساڵاتچوانی کرێکار و خەباتی خانەنشینکراوان هەوڵیان داوە بەر بە تەبلیغاتی بێشەرمانەی ڕژیم بگرن. دەسەڵاتدارانی گەندەڵ کە چەند ساڵە لەگەڵ خەباتی ڕێکخرا و ئامانجداری خانەنشینکراوان بەرەوڕوون دەستیان داوەتە دووبەرەکینانەوە لە نێوان خانەنشینکراوان. ئەوان خانەنشینکراوان بە لەشکەری و کشوەری، خانەنشینکراوانی سازمانی تەمینی ئیجتماعی، خانەنشینکراوانێ کە چوونەتە شەڕ وەیان نەچوونەتە شەڕ، شاغڵینی کارە سەخت و زیانبارەکان و کرێکارانی بەشەکانی دیکە دابەش کردووە. بەڵام هەڵسوراوانی بە ئەزمموی خانەنشینکراو بە هەڵسوراوانی تەبلیغی و چالاکی دیکە هەوڵیان داوە پشتیوانی تەواوی بەشەکانی خانەنشینکراوان بەرەو خۆیان ڕابکێشن و زۆر جار پێشوازیان لە بەشداریکردنیان لە گربوونەوەکانی خۆیاندا کردووە. خانەنشینکراوانی خەباتکار کە خۆیان لە ڕێکخراوەکانی تایبەت و سربەخۆی خۆیان پێکهێناوە زیاتر لە 1 ساڵە کە ڕۆژەکانی یەکشەممە
لە شارەکانی جۆراوجۆر لە بەرامبەر ئیداراتی سازمانی تامینی ئیجتماعی کۆ دەبنەوە و داواکاریەکانی خۆیان بەرز دەکەنەوە. ئەوان ئەو دروشمانە دەڵێنەوە دەستی ئێمە خاڵیە، وەزعی ئێوە عالیە، کاری خصوصی سازان دزین و تاڵانە، هەوسان سازی کارەکان مافی ئێمەیە، کۆکراوەکانمان بۆ کوێ چووە گیرفانی زەروەکان، مەعیشەت مەنزەڵەت مافی ڕەوای ئێمەیە، وڵاتی ئێمە لەسەر زێڕە، خانەنشینکراوە لە نەژێر ڕەنجە، خانەنشینکرا و وشیارە لە هەڵاواردن بێزارە، تەنها لە شەقامەکان وەدەست دێن مافەکان، شوعاری ئێمە ئەم کاتە مەعیشەتە و دەرمانە، گرانی و تەوەڕۆم بەڵای گیانی خەڵکە. خانەنشینکراوانی وشیار و خەباتکار کە بەکردەوە لە مافی هێزی کاری ئەمڕۆژ بەرگریەکەن، کرێکاران و پەنابەرانی ئەفغانستانیشیان لەبیر نەچوەتەوە. گروپی یەکگرتووی خانەنشینکراوان لە مانگی خاکەلێوەی 1401 لە ڕاگەیەندراوێک تا لەسەر ئەم بابەتە نووسیان تەعەڕوز و ستەم لەسەر پەنابەرانی زەحمەتکێشی ئەفغانستانی کە لەم دوایانەدا تونتر بووەتەوە هاوشێوەی کامڵی ڕەگەزپەرستیە. کرێکارانی وشیار و زەحمەتکێش بە پێداگری لەسەر برایەتی چینایەتی هەر جۆرە هەڵس و کەوتێکی دژە ئینسانی لە دژی پەنابەرانی ئەفغانستانی محکوم دەکەن. خەباتی خانەنشینکراوانی تامینی ئیجتماعی بەشێک لە خەباتی کرێکاران لە ئێرانە. ئەم خەباتە لەگەڵ پشتیوانی هێزی کاری ئێرانی و ڕێکخراوەکانی کرێکاران بەرەو ڕوو بۆتەوە. سەرکوتگەرانی ڕژیم کە لە خەباتی بەرنامە بۆ داڕێژرا و یەکگرتووی خانەنشینکراوان ترساون یا لە شێوەی بەڵێنی و یا لە ڕێگەی هێرش بۆ سەر کۆبوونەوەکانی ناڕەزایەتی ئەوان و دەست بەسەرکردنی هەڵسوڕاوانێکی وەک ئیسماعیلی گرامی هەوڵیان داوە خانەنشینکراوانی خەباتکار بێدەنگ بکەن. بەڵام وەڵامی خانەنشینکراوانی ناڕازی بە سەرکوتگەران لە گربوونەوەکان و ڕوو لە ڕوو لەگەڵ هێزەکانی چەکداری پۆلیس و سوپا ئاوا بووە. هێرشی سەرکوتگەران و دەست بەسەرکردن و زیندان ئەوان لە بەدواداچوونی داخوازیەکانیان پاشگەز ناکاتەوە، تەنها لەسەر شەقام بەدەست دێت مافەکانمان.